من پێم وایە یەکەم لەبەر ئەوەی حسابەکەی جەنابەت کە کردوتە هەر حساباتێکی سەرمایەداری خاوەن ڕیباکانە. پێتان ئەڵێت ئەڵێ ئەی باشە تۆ بۆچی هەموو مانگێکەوە 30,000 کڕۆن کرێدەن ببن بە یەک و یە خان و بکڕن و دوای وردەوردە بیدەنەوە پارەک. خۆی ئەمە ئیشکالەکەی کە ڕات دەکێشێ بۆ ڕیباکە ئەجنا خۆی چی هەیە کە دافعێک بێ بڵێ ڕیباکە وەرگرم ئەم گوناحە گەورەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ گوناحی ڕیبا بکەی بە 7 بەشەوە بەشی هەرە بچووکی وەکو ئەوە وایە مسلمان زینا لەگەڵ دایکی خۆی بکا و لە کەعبە چی لەم گوناحە گەورەتر لەبەرەوە نەسیحەتی برای خۆت وەرەگری بە هیچ شێوێ بیری لێ مەکڕ. 30,000 کڕۆن 30,000ەکە خۆشتان کەسابەتەکەن و حکوومەتیشەتان داتی و ئەوەش نییە وابزانی کە 30,000ەکە ئەدەی نوویتر 10,000 مێنێتەوە تۆ کەسابەتی ترمان پێ ناکرێت و خەڵکی کەش هەروە ئەژی ئەم مسلمانانی تر هەروواژیان باشە من 28 ساڵە لە وڵاتم 28 ضربی 12 ئەوە 336 مانگ هەر مانگی 10,000 کە ئێمە 15,000 و 17,000مان داوە مانگی 10,000 حساب بکەین ئەوە 3,360,000 کڕۆن هەر لەم نەرویجە 3 ملیۆنەکە هەر ئەو کاتەمانتوانی خانوویەکی پێ بکڕین ئێستا بوو بە خانووی خۆمان ئەی بەڵام کۆڵی گوناحەکە بۆ شوێبین ئەی ئەو هەموو ڕیبایی هەموو مانگێک ئێمە معاملەی پێوە ئەەکەین و ئەو گوناحەمان بۆ کوێ وردە و کات ئەم مناڵانەمان کە خۆی گەورە ساڵحیان کا لەگەڵ مناڵی مسلمانانە لەم حرامەیە پەروەردەبوونایە ئاوا دەرەچوون خواژەی زانێ نەخێن لەبەرە بیری لێ مەکەرە بە هیچ شێوەیەک واش مەزانە کە ئەوە ئیشێکی باشە ئەگەر بێت و هەمووتان پێکەوە بن لە ماڵێکەوە لە هەر 10,000 دەین و کرێخانەکانیشتان ئەتوان خۆ هەمووتان لە شوێنێکا بن و 30,000یش نەدەن چۆن پێکەوە ئەتوان بژین ئەتوان پێکەوە بژین لە ماڵێکە لە ڤیلایەک کە ئەیڵێی کە بە کرێگی بە پێی کڕۆنەکە سوید بێ نەروی گوێدانی مارگ بێ دەوە تۆ 20,000 بدەی 22,000 بدەی پێش 18,000تان بۆ منێت و بۆ مەسرفەکەش و بەشەکات و دیسە ئەگەر هیچی تریشی لەگەڵان نەکرێ یارمەتیشتان نەدرێ ئەگەر ئێوە لە کرێیا بوون بستێتەوەرە گرن یارمەتی دەوڵەت بۆ کرێ کە بەشتان نەکە یا واریداتەکەتان کەم بێ حکوومەتوەتان تەکمیلەکە بەڵام کە خانوەکەتان کڕی حکوومەتیشتان بۆ سەرف ناکە پێویستیشتان بە سۆشیال بێ دوای بچن ئەڵێن محتاجین و پێویستمانەڵێ خانوەکەتان بفرۆشن و بیخۆن ئەنج سۆشیال وەرگن توخنیمەکەورە هەم حرامەکە هەموو کۆڵە قورسەش مەخەرە سەر شانی خۆت والله ئەعلەم.